بە خێرانتانەکەم من وەکو دایکی مناڵێکی خان پێداویستی تایبەت پیرۆزبایی خۆم ئاراستەم و مناڵانی جیهان و مناڵانی خان پێداویستیەکەم بە بۆنێ ئەم یادە پیرۆزەوە هیوادارم ئەم یادە پیرۆزە بەرز ڕابگیرێت پێویستە ئەم یادە ساڵانە بکرێتەوە و مناڵانی خان پێداویستی تایبەت و مناڵانی کەش هەر بەسەر بکرێنەوە. ئەمڕۆ بە ڕۆژی بەبوونی ڕۆژی جیهانی مناڵانەوە پیرۆزبایی خۆم سەرجە مناڵانی هەرێمی کوردستان و بەتایبەتی مناڵانی خان پێداویستی تایبەت کە خۆم یەکم دەرناویکی یەکێ لە مناڵ خان پێداویستی تایبەتەکان و پیرۆزبایان لێ یەکەم.